نیان کەوتمان یاری کوردەواری و ئەو یاریانەی کە لە جیهانیان هەبوون و ئێستا بوون بە کوردی یەکسەر کێمان بیرەکەیتەوە بزانم مەزانی پێشمەرگە پێشمەرگە بار هاتووە یاری کوردی بەڕاستی چەند ساڵەکە بێ زۆر ئاستێکی باشتری بەخۆیەوە بینیوە لە بوارە جیاوازەکان ئەمەش بەڕاستی زۆر سەرنجی من ڕاکێشە لەوەش جوانتر ئەو نووسینەی کە بە کوردی بۆ یەکەمین جار لەسەر یاری ئەلکترۆنیەکان نووسراوە سێری ئەو قسەی بکاڵێ پێشمەرگەکان بڕیاریانداوە هەڵسنەوە بەڵام ئەم جارە ڕێگاکە لە هەموو کاتێک مەترسیدارترە لە یاری من پێشمەرگەم تۆ فەرماندەی خەباتی ئەرکی تۆ پاراستنی یەکڕێزی و جێگیرکردنی فەرمانگەی پێشمەرگەیە بەڵام موریابە لە نێو تەمومژی چیاکاندا سیخڕ و نۆکەرانی دوژمن خۆیان مەڵازداوە ئەوان دەیانەوێت متمانە بشکێن و سەرۆک تیرۆریست دەیانەوێت بگەنە ناو جەرگەی بڕیاردان متمانە لێرە گران بەهاترین چەکە متمانە لە ناو پێشمەرگە هەمیشە وەکۆی کەوان ئاماژیان پێ کردووە لە چەکەکان بەهێستنی کارگەریان زیاتر بووە ئێمە باسی یاریەکەین یەکسەر کاک ئاریمان پێدێتەوە داهێنانی گەنجێکی کووردە کاک ئاری بەخێر بەی فەرموو چۆنی ژێژنەشت پیرۆز بێت چۆنی تەندروستی چۆنە زۆر سپاس دامن ئەو نووسینەی شلەیەکەین پیرۆز بێگمان نووسینی پشت ئەو پاکەتی بۆکسی یاریەکە زۆر سەرنجی ڕاکێشامەوە سیوێتی ئەوەی کە لەسەر پێشمەرگەیە بەتایبەت ئەوجا شتەکیە زۆر زیاتر سەرنجت ڕادەکێشی دوای پیشان دەدەم تەوان پێشەچی ئەم باسی گەمەکەی بکەمیان ئەرێوەڵا باسمان بۆ بکە پیرۆزە لە 25 مانگەوە خستیتە بازاڕەوە ستاندەکەشمان هەندێک جیاوازە لەسەر کوالێتی عالەمی دروستکرایە ئەگەر دیقەت دەنێ هەم لە ڕووی دیزاین هەم لە ڕووی کوالێتیش گەمەکە تەبان بە کوردی یانی زۆر بە ئاسانی شیکەمەوە سیە پێشمەرگە بەرامبەر بە تیرۆریستە لۆ نمونە 5 کە 6 کەس گەمەی دەکەن دادەنیشن لەسەر مێزەکی هەتا 10 کەسی ئاسایی ڕەفیقم پێشمەرگن تەماشا تیرۆریستیش بی گریمان 7 کەس لەسەر مێزەکی دانیشتە ناوەکە کەشمیە بێ دۆزیتەوە زیرەکەم بزەوت ڕاستە ئەو 7 کەسە کارتیان پێدەدرێ کارتەکان بە شاراوەییە یعنی نایبینن کەس نایبینی هەر کەسە و بەتەنها کارتی خۆی دەبینی ئەو زە یان ئەوە تێ پێشمەرگەی یان ئەوە تێ تیرۆریستی قسەکان پێشمەرگەکە ببینیتەوە دکتۆرەکەشی تایە نان ئەوە جیاوازە پێشمەرگەکان دەبی تیرۆریستەکان ببینەوە بیان کوژن بەو شێوازە پێشمەرگە دەیباتەوە زۆر بە کورتی بە ئەو هاانە ینی ئەوە شەڕ و ئەو شتانە ڕۆیە لە نێوانیانەوەنیا بەڵێ ئەو شتانە ئەدا لە نێوان پێشمەرگەکانی مناقەشەیە شەڕی شەڕیکانیە شەڕی بۆکزنا بەڵام شەڕی قسەی تایە ینی باش پێشمەرگەکە بدۆزیتەوە بەس پێشمەرگە کوشتنەوە شتانیانە نانە بە چ شێوازەکە ینی کە ئەتوو مەسەل لە دوو بۆردت هەیە باشە بۆردەچیان بۆردی تیرۆریستە بۆردەچیان بۆردی پێشمەرگەیە وڵی ئەگە دانیشین دواتر دەتوانێت ڕوونیکەینەوە بەس پێشەوەی دانیشین حەزم لێ بۆش ڕوونکەمەوە ئەگە بێت و تەماشایەکی دیزاینەکەی بکەیت چمان کردیا ئەمە لە یاری پێشمەرگە چیرۆکەکمان دروست کردیا چیرۆکەکەش گەڕاینەوە لە بۆ 1976 پاشی شۆڕشی ئەیلول پاشی نسکۆیەکە 1976 هەستانەوە پێشمەرگە ڕێک چیرۆکەکەمان بۆ شێوازەی نووسیتەوە و ئیدی جوان بوو شتێکی پێمان کە یاریەکە چیرۆکەکی تێدابی فۆلکلۆری کوردەواری پێوە دیاربی زۆرجان با بڕۆندانیشن و زیاتر درێژە بە گفتگۆکەمان بدەین بزانم ئەم یاریە بۆ سەر چ ئامێرێک بەردەستە بێ کێن و کەسانی یاتوانن بەکاری بهێنن چەند کەسی دەتوانێت یاریتاکە وردەکاری زیاتریشمان پێ بڵێ کاک ئاری پێشەوەی باسی ئەمەش بکەیتەوە 1 میلیۆن فۆلۆوەرسەکەشت پیرۆز بە قوربان زۆر سپاس مەمنون لەگەڵ خۆم هێنا وڵا حەملەی گەورە بوو بەڕاستی خۆم تەوەقعی ئەوم نەدەکرد هەر بەس سنافەی احتیادیم کرد گوتم جەماعەت حەزم لێ بگەمە ملیۆنەکە ئەو کاتی 750,000 فۆلۆوەرز بوو لە ماوەی کەمتر لە دەڕۆژ 250,000 زیادی کرد و گەیشتینە ملیۆنێک فۆلۆ خۆشەویستی خەڵکە بۆ جەنابەتیاریەکە بۆمان باز بکە بە تاوەتی چەندی خەریک بووی چەند ماوەی خایاند چۆن بوو ئەم بیرۆکەیەت بۆ هات تەوان گەمەکە پێشی ساڵک پێش ئێستا بیرۆکەکەمان لۆ هات یاسایەکانی ناو یاریەکە یعنی ئەو بنەمایانە لەسەر بنەما یاسا جیانیەکان وەرمانگرتیە و یا ئەو یاریەمان لێ دروست کردیا هەز دەکەم بیکەمەوە خۆشتر دەبی ناوەڕۆکەکەی دیاربی تەوان تەماشاکە هەر پێشەوەی بکرێتەوە بە دوو پاکێج کرایە یعنی
پاکێجینگەکی زۆر جوان کوالێتیەکی زۆر بەرزمان بەکارهینایە لەبەرەوەی پێشتر یاری دیکەمان هەبوو بە نمونە مۆنۆپۆلی پێم بڵێ و ئەوانە عەفو بەس ئەوە با نەفڕی ئەلێرکانە تەمەشا دەکەین لە سەری سەرەوە کەتەلۆجی یاریەکەیە طبعا بەس کەتەلۆجی یاریەکە زیاتر لە مانگێکی خەیاند بەس کەتەلۆگەکەی زیاتر لە مانگێک بەس کەتەلۆگەکە لۆ ئەگە بێت و حەز دەکەی تەمەشایەکی بکەی لە کوالێتی و لە دیزاین لە داڕشتن لە نووسینی یاریەکە لە پێداچنەوەی یاسایەکانی یاریەکە زۆر زۆر بەڕاستی کاتمان پێچوو تقریبان وابزانم 50 لاپەڕەیە 50 لاپەڕەیە هەیە ڕقی لە خینەوەیە دەڵێ ئەو کەتەلۆگە ئیزعازە ئەمن تااقەتم نییە بمێ ئەو گەمەی بکەم کەتۆلۆگەکەی بخینمەوە چمان کردیا جێگرەوەکماندانە ئەویش چییە لە پشتی بۆکسی یاریەکەی کارکۆدەکەیە ئەو کارکۆدەی سکان دەکەی دەدباتە ناو فێرکاری یاری من پێشمەرگەم بەڵێ چۆنیەتی یاریکردنەکە لەگەڵ مەزموعک برادر دانیشت بووین ئیدی یاریەکەمان کرد ینی زۆر بە ئاسانی دەتانی فێربی بەس بیدایەتەکەی هەندێک ئالۆزە ڕاستی هەتاڵی تێدەگەی هەتا دەست دەکەوێتە سەری بێگومان ئەوزان مەجالیم گەم نەدا نانا بە پێچوانەوە پێمان خۆش زیاتر وردەکاری بزانین بەس ئەمێ زیاتر بەسیەوە بۆ بکەی ئەمە پێسی بێ شتێک نیە تەنها لەسەر مێزێک کۆ ببنەوە عفو والله سەوتەکە ئەم یاریە پێویستی بە هیچ ئامێرێک پێویستی بە هیچ جیازی شتێک نیە تەنها لەسەر سفرەی کۆ ببنەوە و هاوڕێیانە یاری بکەن پێکەوە بەتەئکید ئامانس لە بۆردگەیم چییە دوورکەوتنەوەی لە شاشە لە تەکنەلۆژیا و لە مۆبایل لە شاشە ئایپاد تەلەڤیزیۆن هەڵاتی بن زیاتر ئەستا بەسەراحەتەن ئەمە ئەو تەجروبەی پێشتر هەمان بوو لە یاری مۆنۆپۆلی هەولێر مۆنۆپۆلی کوردستان کە دەنگدانەوەکی زۆر زۆری هەبوو لە پاشان پێم بڵێ بوو یاری سێمان ئێستا کەش ئەو پێشمەرگێک کە ئێستا سێ ڕۆژە بەردەستە کاک ئاری یاری مۆنۆپۆلی یاریەکی جیهانی بوو پێشتر بە ئینگلیزی هەبوو دواتر تۆ هەڵسای کردت و وەکو خۆت گوتی زۆر زۆر تەقیەوە هەم مۆنۆپۆلی کوردستان هەم مۆنۆپۆلی هەولێر ئەگەر کوردستانەکە بایوتنا هەولێر شکوبراکانم کاتە ئەیان کردوت من بێ پارەموت کاکەوە چی من بێ پارە من ناتوانم ئەوە بکڕم تەوان گەمەکە بەو شێوازێ خانوبەرەیە ئەتوو دەبی زیرەکبی گەمەی بزانی ئەتە پارەی ببێ و خانی زیاتر ڕاستی هزری ئەجوڵێنێتن زۆر زۆر پێویستە بۆ منداڵ ئەمەش هەروایە زیاتر بۆ چ تەمەنێکە احتیادی سەر و 12 ساڵ 10 ساڵ ئاساییە یاری دەکەن پێشمەرگەش بە هەمان شێوە هەموو تەمەنەک بەڵام پێشمەرگە هەز دەکەم سەر و 25 زۆر زیاتر متعی لێ دەبینن لەبەرەوەی گەمەکە پێویستی بە ئاکتینگە یعنی دەبی ڕۆڵ بژێڕی دەبی قسەزانی لەناو جوانگایت وەزانی لەناو جوانگایت و چەکێکت پێ بزەبەت ینی وڵا ئەفتێنە گەیشت ئەڵەمەوە هەستکەی لە نێو جەنگێکیت و چەکەت پێ یاریەکە بە شێوازەکە ئەتوو ئەگەر لۆ نمونە لە ئەسڵ پێشمەرگەی ڕۆڵەکەی تو بابشانتان دەم خۆی یاریەکە ئەوە بۆردی پێشمەرگەیە باشە پشتەکەی تیرۆرستە باشە ئەو زە ئەلێرکانە ئەمە سێ بۆردی تێدای یاریەکە لۆ سێ لەبەرەوەی ئەگەر 5 یان 6 لاعیب گەمەی بکە ئەوە پێویستی بەو بۆردەی دەبی ئەگەر 7 یان 8 یاری بکە پێویستی بەوەی دەبی ئەگەر 9 یان دە لاعیب گەمەی بکە پێویستی بەو بۆردەی دەبی لەبەرەوەی ڕێسا و قانونەکانی 5-6 لاعیبی لەگە نۆدەیی فەرقە باشە ئیدی گریمان ئەتوو دەست بە یاریەکە دەکەی ئەلێرکانە ئەو بۆردە بەو شێوازی دادەندرێ دیوەچی تیرۆرستە دیوەکەی دیکە پێشمەرگەیە ئەلێرە ئەگە تەمەشا بکەین ڕەمزی بردنەوەی پێشمەرگەی بازمان بەکارهینەیە و ڕەمزی بردنەوەی تیرۆرست دەبابەمان بەکارهینەیە ئەلێرکانە ئەمە چەند کارتێکمان هەیە کارتەکان پێی دەگوترێ فەرمان ئەوە فەرمانەکانن لۆ نمونە ئەتوو ئەلێرە دەست پێ دەکە چێ زووتر گەیشتە ئێرە ئەو کەسە بردیتیەوە باشە ئیدی بردنەوەکەش بە تیمە تاکە شخصی نییە یعنی لۆ نمونەیان تیمی پێشمەرگە دەیبەنەوە یان تیمی تیرۆرست دەیبەنەوە زیرەکی قسەکردن و ئاکتینگ و ئەو شتانە زۆر دەوردەبینی کاک ئاری تۆ هەمیشە بەوە ناسراوی
کە هەر کەسێک سەیردانی دوکانەکەت بکاتن باشە کە سەردانە کاتن مەسەلەن تۆ چاڵنجی پێەکەیڵی 150 شانی مۆبایلەکە چەندە ئێستا دەمانەوێت تۆ ئەم یاریە جوانە دروست کردووە وابزانم خۆشت بۆ خێزانی پێشمەرگەکان زانە وابزانم 50 دانە دانەوە بەڵام لە ڕێگەی کوردستان لە ڕێگەی کوردستان 24ەوە لە ڕێگەی لایڤەکەمانەوە چەنە بەخشی چ چاڵێنجێکەکەی ئەمە لەگەڵ بڵاوبوونەوەی یاری من پێشمەرگەکە 25 مانگ بوو 50 کۆبۆن بوو 50 کۆبۆنمان کردە دیاری لە بۆ خانەوادەی شەهیدان و منداڵە پێشمەرگەکان ئەو 50 ڕۆی ئەمن 25 دانەی دیکە ئەوە دیاری کوردستان 25 دانەی تر دیاری کوردستان 24 وابزانم کۆبوونم لە ناو سیارەی پێەیە ئەگەوە بوو ئێستا دەینم ئەڕاز دەدەم ئەنگۆ هەلێرکانە بدەنە پێش تۆ میوانێکمان هەبوو باسی تەکنەلۆژیامانە کرد باسی زیرەکی دەستکردمان کرد باسی پێشکەوتنی ئەو بوارەمانە کرد لە لایەکی دیکەشەوە ئەنجا ئیشەکەین لەسەر ئەوەی کە دووبارە کۆمەڵایەتی بوون دوورکەوتنەوە لە ژیرەی دەستکرد لە هەردوو بوارەکەیە گەنجانی ئێمە هەرداهێنانەکەن هەر پێشکەوتنەکەن ئەنجا مێبزانم ئێستا تۆ چەند یاری ترت کردووە و ڕێژەی پێشوازیکردن هیچ توێژینەیەک لە کۆڵنیۆکە کردو دەربارەی مەبزانی ڕێژەی پێشوازیکردن دوو دنیاتان دروست نەکردووە دنیایەکیان بەرەو تەکنەلۆژیاکە و لە ڕێگەی ئەپلیکیشنەکانەوە یاری بکە و دنیایەکی دیکەش هەڵداد لەسەر یەک سفرەکۆ ببنەوە گوڵە ڕۆژە بخۆن و یاریش بکەن طبعاً ئەمە هی لەبەرەوەی خۆمان ستۆرەی گەیمینگمان هەیە ئەلکترۆنیا ئەوانش بۆرد گەیمن دوورە لە ئەلکترۆنیات کو بڵێ هیچیانمان بێدری نەکردی یعنی هەردوو لە گەمەی شاشە و ئەلکترۆنی بکە هەر مشکلەمانە ئەوەش بی ئەوە باشتر بە تایبەت لە بۆ منداڵان کە لە شاشە دوور بن بە تەکیت دەنگدانەوەی زۆر بوو و هەستم بە فەراغەکی گەورە کرد لە کۆمەڵگەی کوردی کە یاری کوردەواریمان نییە لۆ نمونە ئەتو دەچیە دوکانەکی دەچیە مارکێتەکی یاریەک نییە بە زمانی کوردی لەسەری نووسراوی بەرهەممان زۆر کەمە واز لە یاریش بینە بەرهەمی کوردیمان بە سەراحەتەن ئێستا چەندانەمان هەیە یاری لەو دەقەی 4 یاریە پێم بڵێ مۆنۆپۆلی کوردستان مۆنۆپۆلی هەولێر پێشمەرگە و یاریەکی دیکەش لە ڕێیە ئینشاءالله ئەویان تایبەت دەبی ئەوە بزانام کاک محەممەد ئەوەی بەشی وەرزشی کوردستان 24 ئەو بەدڵی وی دەبی لەبەرەوەی وەرزشی ئەم جارە یاریەکە ئەو بابتە سوپرایس یاریەکە بە ناوی تۆپانەیە هەولێری خۆمان نارێن تۆپی پێ هەدرێن تۆپانێ ئەوە بۆ ئاشقانی یاری تۆپانێ یاریێ بن کاکاری ئینشاءالله ئامانزمان ئەوەیە لە کاتی مۆندیال کە مۆندیال تقریبان وەبزانام 2 هەفتەی مایە 2 هەفتە 3 هەفتەی مایە لە ناوەڕاستی مۆندیال ئەو یاریەی بەردەست بخەین ئەو یاریانەی ئێستا کە بەردەستن گشتیە هەموو چین و توێژێک دەتوانی یاری پێ بکە بەڵام سەراحەتەن یاری تۆپانێ ئەگە شارەزاییەکرد نەبی بێ ئیستیفادەیە و هیچ خۆشێکی لێ نابینی کاک ئاری ئەو پێم بڵێە تۆ وتت گوێم لێ بوو لە ڤیدیۆیەکرد زۆر پێوە خەریک بوو چەند شەو دانیشتوم لەبەری نووسی و ماوتومە ڕەشم کردوتەوە چەندی خایان تا تۆ ئەم یاریە بخەیە بازاڕەوە ئەوجە حەزم لێ پێشەوەی بچمە سە پێم بڵێ باسی ئەوەی بکەم لە یاری پێشمەرگە جگەلەوەی کە ساڵێکمان پێچوو لە بۆ دروستکردنی بەس یەک ڤیدیۆی TVC بە خۆتان لە ناو بوارەکەی نەدەزان زەحمەتە 12 سەعات خەریکی ڕیکۆردکردن بووین لە بۆ ڤیدیۆیەکی 2 دقەیە یعنی 12 سەعاتەکە بووە 2 خولەک قەینا ئیشی باش هەوڵ ماندوو بوون بەرەمی باشترێنە بەڵام ئەلحەمدولillah خەڵکەکە هەمووی پێشوازێکی گەرمی لێکراوە بە یاریە بکەین شتێکی کورت ئێستا ئاو بە خێرای بتوانین بیکەین پێشی ئەوەی بچمەسەوەی بەس حەزم لێ بوو ئەو کوالێتیە ئەگەر تەماشایکی ئەو کوالێتی تۆ باسی کوالێتیت کرد تۆ لەگەڵ کۆمپانیاکانی سین زۆر پەیوەندیت هەیە چوون بوو ئەگە سەیرێکی کوالێتەکەی بکەیت زۆر گرنگجیمان بە کوالێتیدایە بە سەراحەتەن ئەوە نییە هەر شتێک مادەم هی کوردایی خۆمانە شانازی پێواکەین باشترە کوالێتیکەین بەس باسێکی و یاریەوە بۆ نەکردن بزانم ئەوە چی لێ بکەین ئێستا دەچم بەس ئەوەی کۆتایی پێبینم لەسەر ئەو قسەی زەنابەت
گوتت لەگەڵ سین بەڵێ بەڵێ بە دڵنیاییەوە ئەمە زۆری ئەشیاکانمان لە سین دێنین و لەوێش دروست دەکەن بەڵام لە یاری پێشمەرگە بەڵێ شتێکمان کرد کە جیاواز لە یاریەکانی پێشومان کە پێم بڵێ مۆنۆپۆلی بوو ئەویش سەتی یاریەکە بخینیەوە دروست کراوە هەرێمی کوردستان هەولێر ئەو بلێندەر پێم گوتی وەمان کرد کو بڵێ گەنجانی خۆمان داهاتەکە بگەڕێتەوە لە ناو خۆمان ئیدی ئەوم پێ باش بوو ئەو ئیشەی بکەین ئەی لەمەیانە کارکتەری یا پێم بڵێ بەڵێ چیرۆکی ئەو پێم بڵێ لێم پرسی پێم بڵێ ئەو تۆزەکە ئاسانتر بوو ڕاستی ئاسانتر بوو لە با یاریەک بکەین هەم پیشانم بە باش ئی پێم بڵێ زۆر ئاسانە بە سەراحەتەن پێشمەرگەکە زەحمەتە یاریکردن بەڵام ئەگە بێت و تەماشایەکی کارتەکانی پێم بڵێ بکەیت پێم بڵێ پێک هاتیە لە 400 کارت ئەو 400 کارتە دابش بوویتە سەر 8 کەتیگۆری جیاواز خەڵک خۆراک هەڵس و کەوت ئیدی گۆرانی بێژ و هونەرمەند و ئەوانە چوینەوە کەتیگۆری خەڵکەکەی هەموو کارکتەرەکانی کە بەکارهێناوە هەمویان لیچان هی کوردین چۆن کارکتەری کوردیتیانە بابا کارکتەری تقریبا نزیکی چل کارکتەری کوردیتیایە ئێستا نمونە ئەوە شوان عتوفە تێیدایە بەڵام ئیدی 400 کارتە هەتا من کارکتەرێکم پێ تۆ پێم بڵێ کامیانم پێ یاڵڵا مرۆڤە بەڵێ مرۆڤە لە کوردستان دەژی بەڵێ پیاوە نەخێر پیاو نییە ئافرەتە بەخۆم نووسیتم دەبی بزانم ئافرەتە گۆرانی بێژە بەڵێ گۆرانی بێژە خەڵکی هەولێرە بەڵێ خەڵکی هەولێرە مێشکم وەرناگرێ و گەمە مانجی 12 تەواو بوو باوەڕکە حەف مانجی ئافرەتە تەمەنی دەشنێمڕات زۆر بە منداڵی ویستم بڵێم دەستێکە خاتون هونەرمەندی نازدار دەشنێمڕات بەبیر ماتەوە ڕاستەوە خۆ دەشنێمڕات ڕێزوسلااومان هەیە لێرەوە کەسایەتێکی خۆشەویستە هونەرمەندە خۆزانانی ئێستا کارکتەرە ناو بەڵێ بەڵێ بە دڵنیاییەوە هەمویان دەزانن کۆمنتیان هەبوو ئەروچی کە زۆریان پێخۆش بوو پێشەکی پێدوتریان دوای کە تەواو بوو ئەوەی توانیم بیگەمێ پێشەکی پێم گوت ئەوەی دیکە بووە سوپرایز بەڵام بوو پێی ناخۆش بێت یان گلەیە بێ بڵێ یا بڵە کارکتەرەکەی خۆم بە دڵنیە خۆی کارکتەرەکە ئەگە دیقەت دێ ئەنیمیە یعنی هیچیان لۆ نەگە تەماشایەکی دەشنێمڕات کەی دەشنێم ئەو لەو نەفەرهات پیرباڵ کاک فەرات پیربا دکتۆر فەرات پیربا کەسایەتی خۆی دەبینیوە ئەلێرە بوویتە ئەنیمی مەباستم وێنەکەیە لۆوەمان کرد گوتمان بە شتێکی گەیمە بۆرد گەیمە ئەنیمی لەگەڵ تێکەڵکەین ئەس دەکەم متعی زیاتر دەبی خۆشتر دەبی و هەمووشیان زۆر زێریان پێخۆش بوو و ئەوەش ئاشکراکەم کە لەبەرەوەی ئەو پێشوازیە گەورەی لێکرا یاری پێم بڵێ لۆی بڕیارماندا پاشی یاری تۆپانێ یاری پێم بڵێ دوو بەردەست دەبی یاری پێم بڵێ دوو با ئەوەش ئاشکراکەم پێشکەشکاری بەتوانێت کەناڵ 24 کاکە ژیر هاوڕێکی نزیکی ئەو یەکەکە لە کارتەکان هەز دەکەم دوای لە پشت کامیری پێم دەرنەمە شتێک ئەو دەڵێت لە هی دووەم کە ئەوەی کرد کاکە ژیری لە بەشی دووەم ئەوی تێدایە یعنی دیزاین تەواو بووە ئێمەشی چاپەمەنیەکە کاتی پێویست ئێمەشی تیابێن وای وەتی ئێستا لە جای کامێرە پێمەڵێن ئەمن و تو تۆزەک لێک دوورین ئەو زۆر باش لێک قەرباڵغی بەس ماشەڵڵا بەڕێی من ئەو جەوە خۆشترە لە ستۆدیۆ بە سەراحەتەن یعنی تەماشا دەکەی ئەو قەرەباڵغیە ئەو جوانیە بەڕاستی تایبەتە باشە کاک ئاری تۆ هەلی کارت بۆ چەند گەنجان ڕەخساندووە پەیامت بۆ گەنجان چییە؟ نزیکی 25 کەسین ئێستا لە ئاری گەیمینگ بە تیم بەیەکەوە ئیش دەکەین لەبەرەوەی ئەو گەمانە ئاسان نییە ئەمە نووسەرمانەیە کە یاریەکە دەنووسەوە یاسادانانەکان داڕشنەوەی پێویستە دیزاینەکە بە تایبەتی دیزاین ئەگەر دیقەت بدەی دیزاینەکانمان دیزایانی ئاسایی نییە یعنی دیزاینەکی عالەمیە کوالێتیە بەڕاستی تیمی مارکتینگ ینی ئەلحەمدولillah توانیتمان نزیک 25 کەس بەیەکەوە ئیش بکەین و هەلی کاریان لە بۆ بڕەخسێنین
ئەوە بەڕاستی جێگای شانازێلۆمە بەڵێ ئەی پێیان چی کەسێک یادگاری خۆشی لەگەڵ ئەم یاریانەیە تۆمار کردووە شتێکی بۆ گێڕابێتیتەوە باسییان دێک یادگاری ئەوانە بە تایبەتی ئەو کارکتەرانەی کە لە ناو یاریەکەن خودی خۆیان ئێستا نزیکی 50 کورد وەزان 40 کووردە ئەو 40 کووردە هەندێکیان ئاگیان لێ نەبوو کە لۆ نمونە ئەمە یاریەکە بەردەست بوو بە دیاری یاریەکەمان بە سایق گەیان دەدەستیان ئیدی کە یاریەکەی کردەوە و دەبینی کارتی خۆی تێدایە سوپرایز بوو ئەوە شتە خۆش بوو بەڕاستی ئێستاچی خۆش بوو باشە کاک ئاری دوو لە یاری دوو لە شتانە وە کەمێک باسی ژیانی تۆ بکەم کاک ئاری ناوی کاک ئاری نییە ئەمیرە ئەوەتان لە چێ زانی ئەوە من هەموو شتێکە زانم شت لە بندستی من دەرباز بنەوەی نییە کاک ئاری لەکوێ هات واللهی ئەمن ئەمیرم لە ئەسڵ لە نفوس پاسپۆرت کارتی نیشتمانی هەمی ئەمیرە تازە ناشگۆڕێ لە منداڵیەوە هەر پێیان گوتم ئاری یعنی لە کولیەش هەتا بەشێک لەما ئەو هیچ تەڵەبەکان هەدەیان گوت ئاری کاتەکە لە هەویەم ئەمیرە بەشێک لەو مامۆستایانەشی کە لەگەڵم تێکەڵ بوون بەخۆم بەش دەرچووی بەشی زانستەکانی کۆمپیوتەرم لە کۆلێژی ئیشق ئەوانی شەپیان دەگوتم ئاری ئیدی ئەو ئاریە بە دووی کەت و لۆی هەر گوتمان با ئەو هەبی ئاری بەشەکەت کاریگەری هەبوو لەسەرەوەی ئەم بوارە هەڵبژێریت کە زۆر جار کەسێک هەیە لە بوارێکی تریژە خوێنن بەڵام خولیاکەی خۆی لە شتێکی ترادۆزێتەوە هەم چیرۆکی دەست پێکەکەتەوە باسکە بزانم چۆن چۆنی بوو بڕیارەدا لەم بوارەیە هەم چۆن زانکۆکەت بەشەکەت کاریگەری هەبوو لەسەر ئەم بوارێک هەڵبژاردووە ئەمن زۆر سوودم لێ دیت لەبەرەوەی نزیکترین باش لە بواری گەیمینگ آیتیە یان آیتی یعنی ئینفۆرمێشن تەکنۆلۆژیان سیڤڵ هەندەسە کۆمپیوتەر ئەو دووەمان هەیە ئەو دوێ لەوەی نزیکە ئەو متعاچی خۆم بخۆ ئەوە یعنی خەونەکی خۆم بوو یاریە ئەلکترۆنیەکان و گەیمینگ و ئەمە کاتی خۆی 2019 بە یاری پەبجی زۆر ناسراین بەر بووین ئەو گەیمەر و ستیمەر و ئێستاش سەردانی مالیزیامان کرد بەسەرکەتین لە بۆ ئەڵمانیا بوتوڵی گەورە گەورە پێچە زۆر زۆر خۆش بێ بوارەکەی خۆت زۆر خۆشە ئەرێ وەڵا چی پێبەخشی و چی لێ سەنیتەوە واللهی بەس وەختی زۆر لێ سندیتمەوە یعنی ئەمن بەسەراحەتەن تقریبا مانگەکە ژیانی هاوسەر لە باڵۆ یاریەکەن پێژەی وەڵامیان بیتەوە پلیستیشن دەگەین ڕاستی ئەوە ئێستا لە 5 کەس کەمتر ناتوانانی یاریکەی ڕاستە باشە بەڵام یاری پلیستیشن هەیە دوو نەفەری خۆش ئەو شت فێر کردووە وەڵای یاریەکەیە بە ناوی ئتیکستو دوای سێرچی لەسەر بکەن ئتیکستو دەتوانن دوو نەفەری بەس دوو نەفەریشە یان یاریەکە ناتوان یەک نەفەری بیکەی دەبی ئیل لە دوو نەفەریە کە لە کاتی یاریکردن دەبی یارمەتی یەکدەن حەزیلەتی لە گەیمەر وەڵای حەزیلێ ئەو بە من دەرە باگەمەی بکەین ئەو زۆر باشە تایپی خۆت دۆزیوەتەوانێ دووبارە سپاس دەکەین دەست خۆش بێت بە هیوای بەردەوامی بە هیوای ئەوەی کە یاری کوردەواری زیاتر پێشکەشی کوردی خۆمان پێشکەشی گەنجی خۆمان بکەین نمونەتان زیاد بێ دووبارە جەژن پیرۆز بێ بە خێراتی لە ئێوەش پیرۆز بێ زۆر سپاس کە کاتەکەت بە ئێمە بەخشی بەڕاستی کەسانی وەک تۆ جێگای دەستخۆشین کە بتوانن یاری کوردەواری پێشکەش بە هەموو چین و توێژەکان بکەن چکەوە و یاریە خۆتانی پێشمەرگەکەیکە من دڵنیام زۆر سەرکەوتت لەبێ لەوانی تر چونکە پێشمەرگەیە ئیتر ئینشاءالله چاڕشتی زۆر باشترەکەی ئینشاءالله ئێستا 25 کۆبوونەکەش لە کۆبوونەکەش ئێستا هێنە بینەران بینە من بەدەستی خۆم ئەیدەم بدە ئەو خەڵکە و ئیدی سپاسان دەکەم لە بۆ میوانداریەکەتان و زۆر سپاس بەڕاستی جێگای شانازی و دەستخۆشیە کە گەنجی بواری ئینتەرتەیمنت و شت بەسەر بکەنەوە ئەوە بەڕاستی جێگای دەستخۆشیە بە ئارامی بسوڕێنەوە چۆنی بەخێر بێتن دیارەکان بابێتن باشە وەرن جاوای ساتێ من هەڵیگرم ئەوجا حەز دەکەی ئەنگۆ بدەن ئەقەڵکەکەی فەرموو تۆ لەگەڵ چێ میوانداری دەکەن ئەو زە بە پرسیار و وەڵام بیانی هەر یەکسە دەیکەن هەر پرسی مامۆستاتا ئەوە بگرە بازە یەکەمین کەس لە بۆ ئێوە یاریەکی من پێشمەرگە یاری پێشکەن هەر ئاوا وەرەگرن کاکاری خزمەتی زۆری گەنجی کوردی کردیە بەڕاستی
ئەمە لێرەوە هەوادارن ئینشەڵا هەر سەرکەوتو دەبی زۆر پێش خۆشحاڵم وەک یەکەم کەس کە وەرمانگرت ئینشەڵا بەسەر و درەکی خۆش هەر ساغ زۆر سوپاس ئەزیز خۆش بەخێر بێن دووبارە ئیتر ئەوەیەڵە خۆشانسی خۆ بزانێکی تر بەرەکەوێت کاگاری لە سەرڕوخسەتان ئێوە بدەنە خەڵکەکەی و خۆشەویستن لە خزمەتدان خۆشەویستن زۆر چاکە من حەزەکەم پیژەمە منداڵ بەڕاستی منداڵێک بدۆزمەوە لێرە ئەو کچە جوانە سەیریکەن نیان بەڕاستی حەزەکەم مناڵ لە کەشی موبایل بێتە دەرەوە هاوینە بزەبت بەس قوتابخانە نەماوە ئیتر ئەوانە بەکاربێنن زۆر باشترە لە موبایل و ئایپاد وانە دەستان خۆش بێت دووبارە خۆشحاڵ بوون کە تاکو ئێستا بینەرمان بوون زۆر خۆشحاڵ بین دووبارە جژنتان پیرۆز بێت بەردەوام دەبین لە زاخۆ بەڵێ زاخۆ ئیمان و ژوانمان لەگەڵ دەبێتن و لەگەڵ